گەر یەکجار لە دەرگایاندا واتە ئەمن و ئاسایشمان تەواو سەلامەتە. خاڵۆ پیاوی لە دەرەوە داناوە، لە ژوورەوەش دایناوە، جلی ئاساییان لەبەرە. بەڵام هەر هێرش دەکەن کاکە، هێرش. ئێمەش بۆ خۆمان دەمانێت هێرش بکەن تەفۆ. باەشی فتوڕە بێ و ئاگری لە مێشتی بەربێ تاوەک دەبنگ بێ. وا باشە ئەو ماوەیە تۆ زۆر بەرچاو نەبی کاکە. با ماڵێک لێیانەکەمان دروستکەین. ئەگەر دوو جار لێ درەمانەی چییە؟ ببوورە نیز ئاجم کردن. وەرە کچێ؟ ئەوە دەمویست بڕۆم. حەزەکەی دەڵێم بۆ نایە بچینە سەر شەقام پیاسێ بکەین. ئەمڕۆ زەحمەتە. باشە کەوایە من دەچمەوە بەشی ناو بخۆ. بۆ نانی بەیانی تۆ ئامادەی دەکەی؟ باشە. کاکە شتێک دڵم بەڵام تخوا تووڕەمە بە. کاکە وەڵڵەهی ئەوە زۆر باشە. یانی تۆ ئەیشان تووڕەمە بەبەست. بەڕای من ئەیشان لە تۆ ناوەشێتەوە کاکە. بەهاریش وانە؟ خوا لێی خۆش بێ، بەهار زۆر باش بوو، وەک فریشتە بوو. کچێکیان شێوێک لەگەڵت بوو، ئەوی تریان یەک نانی بەیانی. ئیشان یەکەم بوو بەهاریش دووەم. ئەمە هەردووکیان لەبیر دەباتەوە کاکە. تووڕەمە بە دڵم دەی نای خوای لێ بێنە کاکە. تەفە بڕۆ. تا دەڕۆم. ئاوا من لەگەڵ تۆ دەمم دەکرێتەوە کاکە. تەفە بڕۆ چاودێری بادە بکە ئێستا دەی. چینەوە ماڵێ؟ تۆ بڕە شەرمین. با بەیەکەوە بچینەوە؟ چی دەکەی لێرە؟ شەرمین بڕۆ ماڵی ونیەوە دەرێ دیگەنە. ئوف بۆ نانی بەیانی دیم باشە؟ باشە. نیگەران مەبە باشە؟ خزمەتێکتان نەبوو خوشکە؟ باشە ئێوە ماڵتان نییە؟ ئێمە ئێشگرین. خوشکە بۆ پاراستنی تۆ لێرەین. ئەو شتتان دەستکەوت؟ قابلە خوشکە وا لە ژوورەوەانداناوە. دەستان خۆش. ئالۆ؟ ها تۆفیق من ئێستا گەیشتمەوە ماڵێ لەبەر دەرگا پاسەوانی لێیە. پیاوی خاڵۆن چین؟ ئوف باشە. هاوار نەکەی نەکەی هاوار بکەی گەر هاوارکەی دەمری. مەکە من نامەوێ ئیتر من پاک بوومەتەوە. وا مەیکە مەیکت خۆ مەیکت خۆ مەیکە چی دێ دەیکەم مەیکە. دەیکەی بێگومان دەیکەی ئەگەر نا لە شوێنی پادار سزا وەردەگرێت. گوێت لێم بوو؟ جوان شوێنی ڕامیسم بۆ بدۆزەوە تێگەیشتی؟ شوێنی ڕامیس بدۆزە بۆ.
فەرمو عەلی چیا هیچم وتووە؟ چی دوت؟ خۆ هیچم نەوتووە؟ لە دەرەوە هەندێک قسە بکەین کەمێک؟ عەلی سیر کە لێرە کاتێ باوکم لەسەرەوە خەوتبوو تۆ ڕێک لێرە خەریک بوو ماچم کەی چی بوو؟ ئەو عەلی بەغیرەتەی پێشتر لەکوێیە؟ ئەوە تە لێرەیە ئەگە دەرێ جارش ماچ دەکەمەوە؟ لەبەرەوەی وا دەڵێم تازە ڕۆیشت ڕۆژ گیانە بەڕاستی؟ بەڕاستی لەگەڵت نایەمە هیچ شوێنێک تا ئێدەنایی مێە کاک ئەزەل کەسێک لە دەرەوەی چاوەڕێتە دەیەوێ بتبینێ ناوی ناوی خۆی نەوت کچێکە بەژن و باڵا درێژ کچێکی جوانە چی دەکەی لێرە؟ ئەگەر لێ ئێمە لەکەی و ئەوین من لەلایەک و تۆ لەلایەکی تر چەند قوربانیماندا چیمان لە دەستدا بەڵام من ئیتر تەواو ئەوە چییە؟ یاری نوێتە؟ نا باوکمت بە من کوشت واتە یەکسان بووین من بە تۆم کرد و تۆش بە منت کرد تاو باجەکەماندا چۆنیانی؟ هاتم ئەزەل هەموو شتێکم لەبیر کرد و هاتم بۆستە هیچ شتێک مەڵێ کە باڕەکەتم بینی هاتە مێشکم بە نیشاندانی تێدەگەێنم کێ لەم شوێنەیە؟ ناوی چییە؟ بۆ چی بووە؟ دەمێ دەستخۆشی لێ بکەم هەموو شتێک ئامادەیە پاکە جوانە سەرنج ڕاکێشە ئەیشان یەکەم جار ڤۆدکا بەقەدەر تۆتاڵە سوسێ تیژی تێدەکەم بەڕادەی من تیژە وەک ئاگر ئاوی تەماتەش بێگومان وەک سەردەمی خۆمان شیرنە ئاوی لیمۆ ئەمەش ئەو پیاوانە نیشان دەدا کە هاتنە نێوانمان وەکو کەرعان؟ نا کەنعان بیبەری ڕەشە دەتێنێتە پژمین ئاوی لیمۆ ڕێک جەنگیزی زیادەیە ئەوەش جوانترین شتێکە کردومانە جان دەیتا میکە ئەوە ئێمەین عەشقە خوێناویەکەی ئێمەیە منیش ئەو عەشقم کە بەبێت تۆ لێرە ناڕۆم ئەزەل من عاشقی تۆم تووڕەییم ئازارم گەورەییم هەموو شتێکم جێهێشت چونکە تەنها عاشقی تۆم ئەو تا پێم وتی عاشقی تۆم من عاشقی تۆ نیم من عاشقی کەسێکتر بووم ئایشە ئەزەل ئیتر پێویست ناکات ئیتر پێویست ناکەوە کار هەڵبەستی بە ئەوی بەیە کۆ نەبین چونکە سیرکە من خاوەنی عەشقە کۆنەکەمان دەرچوو زۆر درەنگە
من عاشقی کەسێکی تر بوومە. یعنی ئیتر منت خۆش ناوێ. باشە؟ کێ ئەو کچە؟ کەسێکە وەکو خۆیەتی. کەوایە عاشقی چی ئەوی؟ ئێوەتە پێم وتی. کەسێک وەکو خۆیەتی. وەک ئەوەی وایە. بەو ڕادەیە کە وایە. کەمێ بەسەر سامێکەی. بە سووربوونەوەی. بە دۆش و خرۆشیەکەی. بە قسەکردنە پچڕەکەی کاتێ مشەوەش دەبێت. کەمێک بەبێ متمانەیەکەی. وەک بە جارجار ڕا لە خۆبوونەکەی. وەکو مناڵ. برسی تازە پێگەیشتن وەکو مرۆڤ. هەروها بە چاوەکانی. دوو چاوی زۆر جوانی کرد. زۆر جوانی سەیری من دەکا. ئەیشان عومەر ئەوان هەی پێمان نەبوو یەکتر لە بیر نەکەن. تاڵە بەڵام زۆر خۆش بوو ئەیشان. چاودێریت کرد؟ چاودێریم کرد. ئێ